پیاوێک لە پینە. نووسینی شێرزاد حەسەن. ئەو داوە بەنەڕا مەکێشە، دەنا هەر هەموو پینەکانم لێگەڵ دەوەشێن. پیاوێکی ڕوت و بێسیپاڵ لە ژێر سەد پینەوە، وەک تەنێک لە عەزاب دەدرەوشێتەوە. من هەرگیز خۆم نەدیوە بێ پینە، من لە ژێر دەوارێکی هەلاهەلا و پینەکراو لەدایک بووم، لەسەر خاکێک کە 4-5 پینێ و بە 1000 تەقەڵی درشت پێوەی دووراوم. چ منداڵێکی ترسنۆک بووم، خودا چ منداڵێکی ترسنۆک بووم. سەر و چاوم کەلەی سرم هەر هەموو ئازای جەستەم لە 100 لاوە پینە و پەڵە و جێتیغ بوو، بەدەست مناڵە هارەکانی گەڕەکەوە. گەڕەکێک کە دەدوت کەچە جلە و لەوەدایە هەڵوەشێتەوە، چونکە خودا پەلەی بوو جەمسەری پینەکانی جوان بە سەریەکەوە نەدووری بووە. من هەموو بوونم 1000 شەبەقی تێکەوت، بەدەزەوە سادڕەقانەی کە شاگردیان بووم لە کوچە و کۆڵانی تاریکی قەیسەری و بازاڕە زۆر کۆنەکان. لە 100 لاوە ڕۆحی زۆرتەنکی منیان هەلاهەلا کرد، شەوانیش تا درەنگانێ دایکە کت و کوێرەکەم بەدەست و پەنجەیەکی لەرزۆکەوە تەقەڵ بە تەقەڵ پینەی دەکردن و دەیدورینەوە. ئەو مامۆستات و ڕەوتۆسنانەی لە بەرد ڕەقتر و لە ڕەشەبا هارتر و لە خەونەکانی ئەو سام ناشرینتر، ناولەپی دەست و سەری پەنجەکان و ناو ڕوحمیان بەدار حەیزەران زیواڵ زیواڵ کرد. تا هەنووکەش هەر پینەیان دەکەم و ئەو ڕۆژی شەبەقێک دەدورمەوە، لە 100 لاوە شەبەقی دیکەی تێدەکەوێ. من هەر لە ئەزەلەوە شکستە باڵ و کەسیرە و دڵتەنگ بووم و وەک هەوری و شەدە و دەسماڵ و پۆپەشمین، وەک هەر قوماشێکی ئاورشمین خۆم دەخستە بەردەستی شۆخە نامرادەکان، کەچی لە 100 لاوە مەقەستیان لێم دەخستە کار و داو بەداو لە تووپەت منیان دەبڕی. نا دەستم لێ مەدەن، من پیرە پیاوێکی پەکەوتم لە داهۆڵێکی فەرامۆشکراو لە چێڵگەیەکدا، ڕوت و ڕەجاڵ بێبەرگترم. من هەلاهەلا و پرزۆڵ پرزۆڵم، تەنها داوێک لەم سیپاڵی بەرم ڕابکێشن، 1001 پینەم لێ دەکەوێتەوە. ئەو سادەم بینن پیاوێکی ڕووتر لە ڕووتی، وەک تەنێک لە عەزاب بە چخەمێکی گەورەوە دەدرەوشێتەوە.